لیارەکانی هەفتەی 19 خولی نیابی عێراق تیپی لاوانیانەی هەولێر میوانداری کارەبای ڕکابەری کرد. لاوەکانی هەولێر لە سەرەتاوە لا میوانەکەیان باشتر دەرکەوتن دوای لەدەستدانی چەند دەرفەتێک لە خولەکی 23 لا بەرزکردنەوەیەکی مەتین مەنسوور محەممەد سەلام دەرگای گۆڵەکانی کردەوە و هەولێری کردە خاوەنی گۆڵ یەکەم. لا خولەکی 29 مؤەیەد سەفا ئەنجامەکەی بۆ لاوەکانی قەڵا و منارە دوو هێندە لێ کرد. دوای دوو خولەک بە هەڵەی بەرگریکارانی هەولێر کارەبا بووە خاوەنی تاکە گۆڵێک. بەڵام محەممەد سەلام دەرفەتی نەدام بگەڕێنەوە بۆ کەشی یاریەکە و لا دوا خولەکی نیوە یەکەم بە ئەسیستی هەڵگورد قەیس گۆڵی دومی خۆی و سێمی لاوانی هەولێری تۆمار کرد. لا نیوەی دوم دوای بەشداریکردنی هاوڕێ ئیبراهیم دوای ئەنجامدانی 2-1 جوان لەگەڵ هەڵگورد قەیس دوو گۆڵ یەک لە دوایەکی تۆمار کرد و هەولێری کردە خاوەنی 5 گۆڵ. لا خولەکی 77 هەڵگورد قەیس بە تۆمارکردنی گۆڵی شەشەم ئەنجامەکەی لەسەر تیپی میوان تەواو قڕوس کرد. 5 خولەک دواتر محەممەد سەلام بە تۆمارکردنی گۆڵی سێمی خۆی و هاتریک کۆتایی بە کەرنەڤاڵی گۆڵەکان هێنا و تیپی لاوانیانی هەولێر بە ئەنجامی 7 گۆڵ بەرامبەر گۆڵێک لە یاریەکە براوە بوو. سپاس بخۆیمە لە قۆناغی دووەم ئەوەندەکاریە باشمان کردو بۆی بتوانین سەر بکەین بۆ قۆناغی داهاتوو و لە سێ یاری بتوانینمان لە سەرێک سەرکەوتن دەست بینین. یاری پێشەمەش لەگەڵ نەورۆز بتوانینمان سەرکەوتن دەست بینین بۆ ئێمە زۆر گرنگ بوو و ئەم یاریش هاتینەوە بۆی بتوانین یەکلایکەریانی سەر بکەین بۆ قۆناغی داهاتوو. سپاس بخۆین ئینشاڵڵا لە قۆناغی داهاتوو ئەنجامی باش بەدەست دێنین و دەبینە یەکەمی خولەکە. ئەمە دووسێگەمە بوو لە سەرێک بەڕاستی نە ئاز نە ئەدای ئەدامام جوانە بوو بەس ئەو 4-5 گەمەی ئاخرتانی 13 نوختەمان خڕ کردەوە و تانیمان سەتانەوە تقریبەن ئەگەری بە سەرکردنی قۆناغی داهاتوومان سۆگەر کرد. بەم شێوەیەتی پیلاوانیانی هەولێر بە کۆکردنەوەی سیوێ خاڵهاتە خانەی دووەمی کۆمەڵەکەی. سێ یاری بەرامبەر زاخۆ و سناعە و زەوڕا لەم قۆناغە ماوە پێویستی بە تەنها خاڵێکە بۆ گەیشتن بە قۆناغی داهاتوو. کارەباش 26 خاڵی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.